لە بەرنامە شەمپەنجە باز لە تاوانەکانی سۆشیال میدیا و هەڕەشە و مەترسیەکانی ئەم تۆڕانە و خراپ بەکارهێنانی مۆبایل دەکەیت. هەندێک ڤیدیۆی نەشیاوی گرتبوو پاشان هەر هەڕەشەی لێ دەکردم هەر جارێک نەچووبم دەیگوت ئەو ڤیدیۆیانە بڵاو دەکەم ویان بۆ کەسە نزیکەکان دەنێرم. ئەمە بە ناوی دادگای لەشفرۆشەکانی CTS مەلەفی ئافرەتان و کچان و کوڕان بڵاو دەکاتەوە هەڕەشیان دەکات و پارەیان لێ وەردەگرێت. هیچ کەسێک ناتوانیت تاوانت لە دژی ئەنجامدات ئەگەر ئەتو خۆت کۆنێکتی پەیوەندیەکە نەکەیت. دەمێت دەستخۆشی لە حکوومەت بکەم بەڕاستی ڕۆڵێکی زۆر جوانیانەیە لە هاوکاریکردنمان لە ڕێنماییکردنی قوتابیان و لە بڵین دەستگیرکردنی ئەو تاوانبارانە. پۆلیسی هەولێر و هەم ئاسایشی هەولێر وایان کردووە کە ئەو هەڕەشە و مەترسیان لەسەر خەڵک کەم بێتەوە و بەڕادەیەکی زۆر ئێستا ڕوو لە کەمبوونەوە بووە. ئێمە داواکەین لە هاوڵاتیانی خۆشەویست و متمانە لەک بە هەموو کەسێک نەکەن وێنە و زانیاری تایبەتی خۆیان بۆ هیچ کەسێک ڕاوانە نەکەن کە نایناسن. لە بەرنامە شەمپەنجە بۆ زاری دووەم باز لە تاوانەکانی سۆشیال میدیا و هەڕەشە و مەترسیەکانی ئەم تۆڕانە و خراپ بەکارهێنانی مۆبایل دەکەین. ئەم جارە جیا لە لێپرسینەوەی یاسایی و دەژیکردنی تۆمەتباران باسی چی دەکەین؟ حکوومەت چی کردووە بۆ هۆشەکردنەوەی هاوڵاتیان، خوێندکاران، قوتابیان؟ باشە، ئەم جارە لەگەڵ پۆلیسی پارێزگای هەولێر لەگەڵ بەڕێبەرای تونتیژی خێزانی ئاسایشی هەولێر سەرجەم ئەو لایەنە پەیوەندیدارانەی لە هەوڵدان بۆ ڕێگری لەم جۆرە تاوانانە بابەتی هەستیار و تیرۆکی تایبەت هەیە باز دەکەین. دەمانەوێت ئەو بخەینە ڕوو لەناو خوێندنگەکانی لەناو قوتابخانەکانی کچان. حکوومەت پۆلیسی کردووە بۆ ئەوەی ئەم کچانە نەکەونە تۆڕ و داوی ئەو کەسە ساختانە و ئەکاونتە فەیکانەی کە هەیە کە دەیانەوێت ببنە مای مەترسی و هەڕەشە. تاوان و هەڕەشەکانی مۆبایل و تۆڕەکانی سۆشیال میدیا وەک دیاردە و تاوانێکی جیهانی مەترسی و هەڕەشەی گەورن. ئاگری ئەم تاوانە و مەترسیە پڕشی هەرێمی کوردستانیشی گرتوتەوە. هەڕەشەکانی بڵاوکردنەوەی گرتە ڤیدیۆ و وێنەی نەشیاوی کچان و کوڕان و وەگرتنی پارە مەترسی و هەڕەشەیەکی گەورەیە لەسەر هەزاران کەس. بەڵام هەوڵەکانی حکوومەت و دەستگامیەکان بۆ هۆکاری ڕزگارکردنی هەزاران قوربانی تاوانەکانی سۆشیال میدیا و پاراستنی سەدان هەزار کچ و کوڕ لەم هەرێمە. بەرنامەی شەمپەنجە باچی ڕۆکی یەکێک لە قوربانیانی تاوانەکانی سۆشیال میدیا دەست پێ دەکات. کچێک دوای چەند ساڵ لە هەڕەشە و دەستدرێژی کە لێ دەکرێت ئاسایشی هەولێر تۆمەتبار دەرگیر دەکەن و ئەم کچە ڕزگار دەکەن. ئەم ئافرەتە یەکێکە لە سەدان ئەو ئافرەت و کچانەی کە لە ژە هەڕەشەیەکی تووندا بوو. ئەمە 5 ساڵ دەستدرێژی کراوەتە سەر. تەمەنی نزیکەی سەروی 16 ساڵی بووە دەستدرێژی کراوەتە سەر. کەسێک پیاوێکی پیری تەمەنی 50 ساڵ کە خۆی ناساندووە بیدایەتی بە گەنجێکی تەمەن 20 ساڵ. ئیدی وێنەی کەسێکیکەی بەکارهێناوە گەنجێکی کەشخەی بەکارهێناوە. ئەمەی هەر خەڵەتاندووە. وعدی هاوسەرگیری پێداوە، ماڵی وێران کردووە، پارەی لێسەندووە، دەستدرێژی کردوە سەری. ئیدی هەڕەشەکانی بەردەوام بووە. کۆتاجار پێی گوتۆ دەبێت 5,000 دلارم بۆ بینی. ئەگەر نا گرتە ڤیدیۆەکانت هەمووی بڵاو دەکەمەوە. ئەمەش تەسلیمی بووە نەوێرایە کەس نەبە پەنای بۆ بە. بەڵام کە بینیوێتی حکوومەتی هەرێم لە کابینونە بەتایبەت کە هێزەکانی ناوەخۆ ئاسایش بەم شێوەیە بەتایبەت کە لەسەر فەرمانی وەزیری ناوخۆ ژوورێکی تایبەتی ئۆپەراسیۆن پێک هاتوو و هێڵێکی گەرم دانرا بۆ ئەوەی بۆ ئەو هێڵە بن بۆ حکوومەت بن ڕزگار بکرێن. ئەمە یەکێکە لەو کەسانەی کەوا لە ژێر هەڕەشەی گەورەدا بوو ڕزگاری.
لە 2017 فەیسبووکەکەم دانا فەیسبووکێکی کچانم دانا کوڕێک ئادی لە بۆ ناردم لە تەمەنی 27 ساڵیدا بوو وێنەی کوڕێکی کەشخە و جوین دانا بوو داوای هاوڕێتی لە من کردووە منیش بوومە هاوڕێی هەندێک وێنە و ڤیدیۆی خۆی نارد کە کوڕێکی باڵا بەرزی کەشخە و سپۆرت بوو گوتی با ببینە هاوڕێ منیش بوومە هاوڕێ پاشان بە هاوڕەتی بۆ ماوەیە قسەما کرد هەتا 2018 لە 2018دا داوای هەندێک وێنە و ڤیدیۆی لێ کردم ئینە شیاو منیش بۆم نارد بەڵێنی هاوسەرگیری دابوو لە ماوە چیشدا کە زانیم ئەو شەخصە ئەو کوڕە جوانە نییە کە و ڤیدیۆوانی دەنارد ئەو شەخصە نەبوو پیاوێکی پیر لە تەمەنی 50 ساڵیدا بوو کە منیش ویستم لێ جیابمە و ئینجا هەڕەشەی لێ کردم بە وێنە ڤیدیۆکانم لە دەرەوەی هەولێر ئەم لە هەولێر بووم ئەو لە دەرەوەی هەولێر بوو بە سیارێ دەهات دەیگوت دەبی بێ دەرێ لە 2019دا کە هاتمە دەرێ ئینجا دەستدرێژی دەکرد کە لە کاتی دەستدرێژیەکەی وێنە و ڤیدیۆی منی گرتبوو منیش هەرچەندە مزلی جیابمەوە کە و پیاوێکی بە تەمەن بوو لە ئاستی مندا نەبوو ئەو هەڕەشەی زیاتری دەکرد ڤیدیۆی دەگرتم مەشکەنجەی دەدام و لی دەدام لە ڤیدیۆکاندا هەندێک ڤیدیۆی نەشیاوی گرتبوو پاشان هەر هەڕەشەی لێ دەکردم هەر جارێک نەچووبم دەیگوت ئەو ڤیدیۆانە بڵاو دەکەم ویان بۆ کەسە نزیکەکان دەنێرم کە منیش ڕازی نەدەبووم ئەو زیاتر فەیسبوک و ئەکاونتی بە ناوی من دادەنا و ڕسمی منی لەسە دادەنا جارێکیشیان ڕسمی منی دا بە سناپەچی پەیجێک ڕسمی منیان بڵاو کردبووە لەو کاتەدا ئەمنیش دەترسام و بە تەعدا دەیبردمە دەرێ بە تەعدا دەستدرێژی دەکردمە سەری و ڤیدیۆی دەگرتم تا 2019 تا 2024 ئەو کابراوای دەکرد پیاوێکی بە تەمەنی پیر بوو اینجا کە کۆتایی هاتویستم لێی جیابم و کۆتایی بۆ مەسەلەی بینم ئەو هەڕەشەی لێم کردو دای 50 وەرەقەی کردبوو لە 2020دا 20 وەرەقەمدا بووێ ئەو کاتە کە و ئاوای دەکرد دەیگوت دەبیان 50 وەرەقەم بدەی یان دەبێت تا دەمری ئەتلۆ ژیانە و لە عەزابێ دابی خۆشبەختانە ئاسایشی هەولێر لە ماوەیەکی کەمتر لە چەند سەعاتێک کە لە ڕۆژی دووشەممە کابرا مەوحیدی دانابوو بێ پارەکەم لێ وەرگرێ بە نەقد ئینجا ئاسایشی هەولێر و ناوخۆی ئەوانە هاتن کابرایان کرد بە خۆشبەختانە لێرەوەش و سوپاسی ئاسایشی هەولێر دەکەم حکومەت یاریمی کوردستان ئاسایشی هەولێر لە چەند ئۆپەراسیۆنێک چەند تۆمەتبارێک و چەندین بان لە شاری هەولێر دەستگیر دەکات کە بەشێکیان خەڵکی دەرەوەی ئەم شاران بوونەتە مایەی هەڕەشە لە کچان و کوڕان لە شاری هەولێر. لەو ئۆپەراسیۆنانە یەکێک لە خاوەنی گەورەترین پەیج و ئەکاونتی هەڕەشەکردن لە کچان و کوڕان دەستگیر دەکەن. تۆمەتبار جگە لە تاوانەکەی بازرگانی بە وێنە و گرتەی ڤیدیۆی ئافرەتان کردووە لە بەرامبەر وەرگرتنی بڕەپارەیەکی زۆر. ئەمە ئەکاونتی سەرەکی گۆڤن CTS-ە بە ناوی دادگای لەشفرۆشەکانی CTS کە وێنەیەکی دیکتاتۆر سەدام حوسێنی داناوە مەلەفی ئافرەتان و کچان و کوڕان بڵاو دەکاتەوە هەڕەشیان دەکات و پارەیان لێ وەردەگرێت. ئەمە پێتان دڵێم ئەم گۆڤن CTS-ە چێە؟ ئەمە ئەو تۆمەتبارەیە. ئەمە سێ ئەکاونتی لە تیکتۆک لە تەلیگرام لە سناپچات داناوە. ئەکاونتەکانی بەم شێوەیە. تۆمەتبار چی دەکات؟ لە تەلیگرام ئەکاونتێکی بە ناوی گۆڤن CTS 21,000 ئەندامی هەیە داناوە مەلەفی کوڕان و کچان بڵاو دەکاتەوە هەڕەشیان لێ دەکات. بە شێوازە کاری کردووە گوایە شەمپەنجەی دیار نابێت و ونە و ئەو ئەکاونتانە فەیک و دیار نینە. بەڵام ئەمە کە دەستگیر دەکرێت لایەن ئاسایشی هەولێر دەردەکەوێت ئەکاونتی تریشی هەیە. هەڕەشەی لە ئافرەتان کردووە مەلەفی ئافرەتانی بڵاو کردوتەوە. ئاسایشی هەولێر بەو ئۆپەراسیۆنە بە دەستگیرکردنی ئەم تۆمەتبارە ژیانی سەدان کچ و کوڕ و ئافرەتی ڕزگار کردو.
تۆمەتبارم خەڵکی کەرکووکەم ئەو تاوانم ئەنجامدا کە دژی خەڵکی کوردستان منەستان پیجێکی تەلێگرام پیجێکم دروست کرد بە ناوی گۆڤەندی CS21,000 ئەندامی هەبوو وێنەی ئافرەتانم بڵاو کرد وێنەکەی چێ بوو باگراوندەکە باگراوندەکەی وێنەی سەدامدان دیکتاتۆر سەدام لە پرۆفایلەکەدام نابوو و هەڕەشم لە خەڵکە کرد تا پارەم پێ بدەن مەلەفی کچ و کوڕانم بڵاو کردەوە لە بەرامبەرم بڕە پارێکم وەرەگرت و هەتا داوای نەکرد تا بیسڕمەوە کە مەلەفێکیان نەر بۆ من دامەنا ئەموت ئەوە مەلەفی ئەو فڵان کەسم لایە ئیتر ئاهاتن ئەپارانەوە تاکو و بێئیسڕۆمیش لە بەرامبەر دای بڕە پارێکمە کرد و تا ئەم سڕێەوە بوویان تۆ بیر لە نەدەکردەوە ئەمە کارێکی هەڵەیە تو بێی مەلەفی ئافرەت و کوڕ و کچی و خەڵکە و شارە و وڵاتی بڵاوکەوە زۆر ڕاستە من ئێستا هەست بە پەشیمانیەکەم ئەزام کە کارەکەی من زۆر هەڵە بووە تاوان وەنجامداوە بەڵام هیوادارم هیچ کەسێک ڕێچکەی من نەگرێتە بەر وەکو هەر ئافرەتێکی تر دەستم بەکار کرد لە کۆمپانیایەک تەمەنم 18 ساڵە کە لەوێ دەستم بەکار کرد مدیرەکە چاوی بڕیە من کە یعنی ئەگەر لەگەڵ وی نەبم ئەوە تووشی مشکلەم دەکە کە زانیم ئەو هەیە یعنی زۆر لەوێ نەمابەوە یەکسەر وازم هینە ئێستا کەش لە کۆمپانیایەکی دیمە یعنی مدەکی زۆرە نەمزانیە تاقیباتی لەسەر من کردیە و ئێستا کەش ینی فترە تەلەفۆن دەکە و دەڵێ ئەگەر لەگەڵم نەبی ئەو هات بەسەردەینم لەو هەوڵانی ئاسایشی هەولێر لە ماوەی چەند ساڵێک 5,000 کەیسی زۆرا زۆری خراپ بەکارهێنانی مۆبایل و تاوانەکانی سۆشیال میدیا چارەسەر دەکرێت سەدان کچ و کوڕ وێنە و گرتەکانیان لەلایەن ئاسایشی پۆلیس ڕانەوە هیچ تۆمەتبارێک دەربازی نەبوو سزای یاسایی و زیندان چارەنووسی تۆمەتباران بوو من تۆمەتبار خاوەنی ئەکاونتی گۆڵدم بووی کە لە ناو تۆڕی کۆمەڵاتیەکان بەکارم دێنا ئافرەت پیا و کە هەڕەشەم لەیان دەکرد کە دەمت پارە و ڕیکۆردم دەکرد ئافرەتەکەم ڕیکۆردەکە یان پیاوەکەم ڕیکۆردە کرد ئەمود ئەبێ پارەم پێ بدەن یان ئەپارەم دەبێ بدەنێ ئەگەنا ڕیکۆردەکانتان بڵاو دەکەمەوە هەر بەردەوام بووم لەو کارێ بەردەوام بووم هەتا لەلایەن هێزی ئەمنەکانی ئاسایشی هەولێر دەست بەسەر کرد هەڵسان بەدانانی ئەکاونتێک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ویستم لە ڕێگەی تۆڕە کۆمەلایەتیەکانەوە پارە بەدەست بهێنم سەرەتا ئەکاونتێکم بە ناوی کچانەوە دانا دەستم کرد بەوەی کە پەیوەندی لەگەڵ چەند کەسانێک دروست بکەم ڕۆژانە خەڵک ئەدیبەوە ناردم پیا و دوای ئەوە پەیوەندیم لەگەڵ چەند کەسێک دروست کرد کەسێکیان پەیوەندی لەگەڵ دروست کردم و ڤیدۆکەی خۆی بۆ ناردم دوای ئەوە کە ڤیدۆکەی خۆی بۆ ناردم و متمانی پێم کرد منیش دوای ئەوەی کە ڤیدۆکە گەیشتە لای من و تهدیدی ئەوم لێ کرد کە ئەگەر بڕی $1000 بۆ نەنێرێت شتەکەی لێ بڵاوەکەمەوە ماوەی ساورنیوەکە لەگەر پیاوێکی خاوەن کارەکەی خۆم لە سناپچاتەوە ڕێگەی وای زانی کچم قسەم لەگە کردو دوای بینی ساورنیوەشی بیتێن قسەم لە کردو دوای ڤیدۆم لەگە ڤیدۆی ڕێتی خۆی لۆ ناردم و داوای پارەم لێکرد نزیکەی 7,600,000 لێ وەرگرت هەن خاوەن کارەکەی خۆم بوو پاشانیش دەرجی کرام دەستخۆشیان لێ دەکەم کە دەستگیریان کرد دەستخۆشی لە حکوومەت دەکەم لە ئاسایشی هەولێر دەکەن هەڵبستوتار کە ئەو کێشەیان لە کۆڵ کردەوە بۆی پاڵپشتی حکوومەت و هەوڵی دەستگا ئەمنیەکان ئەم تاوانە تا ڕادەیەک سنووردار کرا سەدان ئەکاونت و پەیزی ساختە و پڕ لە هەڕەشە داخران سەدان تۆمەتبار و بان دەرجی کران
ئێمە وەکو بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر دوای ئەوەی کە بە دوواداچوونی تەواومان کرد لەسەر ئەوەی کە پێویست بوو تیمێکدا بمەزرێت لەسەر ئەو کارە نایاسانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەنجام بدرێت کە بە شێوەیەکی بەرفراوان بڵاو بوو بووە لە حاڵەتەوە دەرچوو بوو بە دیاردا خەڵکێکی زۆر لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە تووشی هەڕەشەکردن و تووشی کێشەی کۆمەڵایەتی و تووشی لێکترازانی خانەوادەی بوو بوون بۆیە بە زەڕور زانرا و بە پێویست زانرا کە تیمێکدان بمەزرێ بۆ ئەوەی چاودێری تۆڕە کۆمەڵایەتیەکان کای ئەوەی جێگەی ئاماژەیە ئەو کەیسانەی کە ڕووی لە ئێمە دەکەن هەموو بە شێوازی یاسایی پێشوازی لێ دەکرێت و جێگەی دەستخۆشیە بۆ بەڕێز دادوەری لێکۆڵینەوە ئاسایشی هەولێر کە هەمیشە پاڵپشتی هەم دەستگاکەمانە و بە شێوازێکی ماندوونە ناسانە پێشوازی لە هەموو کەیسی ئەو کەسانە دەکات کە بوو کێشەیەکی سۆسیال میدیان هەیە یاخود دووچاری هەڕەشەکردن بوون لە سۆسیال میدیا. سەبارەت بەم تاوانە و چۆنیەتی خۆپارێزی هاوڵاتیان و قوتابیانی کوچ و کوڕ و ئافرەتان لەگەڵ پۆلیسی هەولێر داچینە نێو نێوەندەکانی خوێندنی کچان دەمانەوێت بزانین حکومەت و دەستگا ئەمنیەکان چۆن هەڵمەتی هۆشیاری بۆ خۆپارێزی لافڕ و فێڵ و مەترسیەکانی ناوتۆڕەکانی سۆشیال میدیا و خراپ بەکارهێنانی مۆبایل ئەنجام دەدات. قوتابیان ئەو جۆرە کەسانە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمانە بە چەک و تەقەمەنی و دەست هێرش ناکەنە سەرتا بەچی هەڕەشە دەکەن بە قسەکردن کەواتە هیچ کەسێک ناتوانیت تاوانت لە دژی ئەنجامدات ئەگەر ئەتوو خۆت کۆنێکتی پەیوەندیەکە نەکەیت واتە چ ئەتوو بە خۆت هاوڕێتی کەسێکت کردیە نەناسراوە یان ناسراوە یان کەسەکە داوای هاوڕێتی لە تو کردیە و ئەتوش قبولت کردیە و بەردەوامی لە پەیوەندی لەگەڵ کردیە واتە قسەکردنت بەردەوامە بۆیە تاوانە ئەلکترۆنیەکان هێرشکردنە بۆ سەر عەقڵ و بیرکردنەوەت بەس ویستیتی وێنەکی بەدەستکەویتن کە وێنەش بەدەستکە ئەوجە بە خۆتان دەزانن ئەوجە چشتی ناشرین و ئەوانە لەسەر دەنووسی خواخواتە ڕسمەکەت ڕژکرێتەوە لە تۆڕە کۆمەڵایەتێک $100 لە ڕەوانکە ڕسمەکەت ڕژ دەکەمەوە ڕسمەکەت ڕژ ناکاتەوە $100 وەردەگری ئەو جارە دەرێ وڵای دەبی 200 ڕەوان کە مادەم ئەتوو بیدایەت 100 ڕەوان کرد ئامادەی 500 و ئەوانش ڕەوان کرد باوەڕکەن هەبووە زێڕی مالی خۆی و خوشتی و بردیە فرۆشتێتی پارەی لە مالی ئیبابی بردیە دزیتی چوو دایتە ئەم جۆرە کەسانە بەزەبر ئەوەی ڕسمەکەی کردە دەست کەسێکی تاوانبار بۆیە بە هیچ شێوەیەک پارە ڕەوان مەکرد. ئێمە وەکو بەرەبەراتی پۆلیسی پارێزگاری هەولێر بەشی پۆلیسی کۆمەڵگەییمان هەیە پۆلیسی کۆمەڵگەیی پێش تاوان کار دەکاتن واتە هەموو بەشەکانی تری بەرەبەراتی پۆلیسی پارێزگاری هەولێر کە تاوان ڕوودەداتن دەست بەکار دەبن بەڵام پۆلیسی پارێزگاری هەولێر بەشی پۆلیسی کۆمەڵگەیی پێش تاوانیش کار دەکاتن ئەمانە هەموو بۆ ئەوەیە کە ڕێژەی تاوان کەم بکرێتەوە پلانی ئێمە ساڵانە ئێمە پلانی استراتیژیمانەیە لەگەشت قوتابخانەکان بە تایبەتی قۆناغی ئامادەی سەردانی قوتابخانەکان دەکەن سیمیناریان بۆ ئەنجام دەدەین و لەسەر خۆپاراستن لە تاوانەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ساڵانە ئێمە نزیکەی 170 سیمینار ئەنجام دەدەین 25 تا 30,000 بەشدار بوو لە قوتابخانەکان بەشداری سیمینارەکانمان دەکەن و گوێ لە بابەتی وشارکردنەوەکانمان دەگرن و هەروەها نامیلکە و ژمارەی ئەو نامیلکانە بۆ نامیلکەی وشارکردنەوەشەیە و هەروەها ژمارەی هێلی گەرمی بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگاری هەولێر بۆ تۆمارکردنی سکالا لەسەر لە تاوانە ئەلکترۆنیەکان کە لە بەردەستە هاوڵاتیان ئەو ژمارە تەلەفۆنانە ئەگەر هاوڵاتی هەر کەسێک بیبینێت کە تووشی هەڕەشە بووە یا مەترسی لەسەرە با پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنان بکە ئەمانە تایبەتە بە بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر هەر کەسێک هەر ئافرەتێک هەر پیاوێک کە هەڕەشە لەسەرە ئەم ژمارە تەلەفۆنان پەیوەندی پێ بکە پارێزراوە ئەوەی کە گرینگە متمانەشی زۆر گەورە هەیە لە نێوان هاوڵاتی دەستگا ئەمنیەکان زۆر گرینگە و پارێزراوە کاکە عەقیل باشە ئەو هەوڵانەی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ و دامەزەکانی ئەمنی پۆلیس ئاسایش ئەوەی ئێوە تێبینیتان کردووە بۆتە هۆکاری چی؟
هەوڵەکانی ئێمە هەوڵەکانی وەزارەتی ناوخۆ بەرەوەیەت پۆلیسی پارێزگاری هەولێر بە تایبەتی بەشی پۆلیسی کۆمەلگەی لە ئەنجامی ئەو وشارکردنەوەی کە ئێمە لە قوتابخانەکان ئەنجام دەدەین و هەروەها لە ئەنجامی دەژیکردنی تۆمەتباران تێبینیمان کردە بۆتە هۆی کەمبوونەوەی ڕێژەی خۆکوشتن و ڕێژەی توندوتیژی خێزانیەکان خۆسووتاندن و چەندین تاوانی تر کە لە ڕێگەی تاوان ئەلکترۆنیەکانەوە ئەنجام دەدراوە هەڕەشە بوون بۆ سەرجانی هاوڵاتیان بەڵام لە دوای ئەوەی کە ئەو حڵمەتە وشارکردنەوە ئەنجام دەدەێن خەڵکەکەش ئێستا وشار بۆتەوە و دڵنیاش بۆتەوە لەوەی کە نهێنیەکانی ئەو کەسانە پارێزراوە بۆیە زیاتر دڵنیان لەوەی زیاتر پەیوەندی بە پۆلیسەوە دەکەنەوە بە ئەرچی سەرسانی خۆشمان دەزانێت کە ئێمە بەردەوام لە خزمەتی هاوڵاتیان دابینەوە پاراستنی سەر و ماڵ و جان و نهێنیەکانیش هەمووی پارێزراوە بیتن بۆ ئەوەی ڕێژەی تاوان کەم بێت. ئەمێ دەستخۆشی لە حکوومەت بکەم بەڕاستی ڕۆڵێکی زۆر جوانیانەیە هاوکاریکردنمان لە ڕێنماییکردنی قوتابیان و لە بڵین دەستگیرکردنی ئەو تاوان بارانە زۆر جار کە تاوانێک ئەنجام دەدرێ کە بڵین کەسێک تووشی تاوان دەبێت ئافرەتێک ڕۆبەڕۆی تاوانێک دەبێتەوە بەڕاستی کەسەکە تاوانەکە بڵێ تاوانبار دەگیرێت و کێشەکە چارەسەر دەکرێت و هەموو ئەو هەڕەشانەی لەسەر ڕۆژ دەکرێت و هێشتا کە سوکاری خۆی نەیانزانیوە نەگەیشتۆتە کە سوکاری خۆی و دووبارە دەستخۆشی لە حکوومەتەکەم بەڕاستی زۆر چاوکراوانە زۆر بەتوانانە توانیویانە تاوانبارەکان بگرن و ڕێگەی یاسایی لەگەڵدا بگرنە بەر و ئەو گرفتانە چارەسەر بکەن و دەستخۆشیان بێت. ڕایت بارە مەترسی و هەڕەشەکانی سۆشیال میدیا ئەو کێشانی مۆبایل چەندە کاریگەری لەسەر خێزان هەبوو لەبارەی یەکترازانە توندوتیژیە و بابەتانە لە ماوەی ڕابردوو و ئێستا چۆنە هەوڵەکان بۆ سەبەبیت بۆ هۆکاریت سەبارەت بە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشیال میدیا جاچێ تیکتۆک بێ یان سناپچات بێ هەر تۆڕە کۆمەڵایەتێکی تر بێ کاریگەری تەواوی لەسەر خێزان هەیە لە ماوەکانی ڕابردوو خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی کاریگەری تەواوی لەسەر خێزان هەبوو چەندین خێزان بەو هۆلێک جیابوونەوە چەندین منداڵ بێداکوباو بوون و چەندین کەس ڕوبەڕووی هەڕەشە و توندوتیژی بووە خۆشبەختانە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێی وایان کردووە هەم پۆلیسی هەولێر و هەم ئاسایشی هەولێر وایان کردووە کە ئەو هەڕەشە و مەترسیان لەسەر خەڵک کەم بێتەوە و بەڕادەیەکی زۆر ئێستا ڕوو لە کەمبوونەوە بووە خۆشبەختانە ئەوش دەگەڕێتەوە بۆ هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. گەورەترین کێشەکە هەمانە دەبینی هەر کوڕێکیان هەر کچێک سنابێکی سەرەکی یان ئەکاونتێکی سەرەکی یەک دوویەکی فەیکیشی هەیە دەڵێوەیان فەیکە مشکلە نیە تووشی مشکلەش بوون کەس نازانی چێمە خۆ دوجار ئەو ستریکەیەت و دەینێریان ئەو ڕسمیەت و لە بەرامبەری دەنێری دەموچاوی خۆتە ئەگەر ناوی سیانیشت نەزانی لە جێیەکی بڵاو دەبتەوە ئێستا دیاردەکەوەی لێ هاتیە ئەو ئادی دەکا ئەو ئەدی دەکا دوو ڕۆژ سریک دەڕوات دەستە بابەتی نەشیاو یان وەی لێ دەمتمانەکە ئەوەندە زۆرە کچە یان کوڕە پاسۆردی خۆی دەداتە بەرامبەر دەڵێ با لە ناو ئەکاونتم بیلۆی سیقەم پێ بکەیت ئەتوو لە ناو ئەکاونتی یەک دنیا داتات هەیە یەک دنیا ڕسمی خەزمکرایت هەیە وەی لێ دێ بەرامبەر ئەگەر عاجزیکی توش بوو دەم و دەست دووشت هەیە لەو ئەکاونتی تو بیبایان ڕسمی بگرتەوە بە بەرامبرت بەکاری بوون زایدەن شتێک مەسەلەن گەنجیمە دەڵێ بۆ نمونە ئەمن بە سناپستریکێکی دەنێر مەگەر سکریم کە ئاگام لی دەبی زۆربەی کێشەکان کە هەیە لە ناو کۆمەلگایمە لە دوو مۆبایل ئاسانتر نییە بە مۆبایل ستریک سکرین شۆت ناکە مۆبایلێکی ڕسمی دەگری ئێستا حالیەن دەتوانم بڵم تۆزێک باشتر بووە بەڵام چەندین ساڵی پێشوو گەورەترین کارێسە لە ناو کۆمەلگایمە ئەپڵایدی سەفەری بووە ئەپڵایدیشی دەکڕی بە 5,000 نەیدەزانی و پاسۆردەکەی بگۆڕی دەچوو بە 5,000 یەکەشی دەکڕیەوە ئەو داتایە یەکەم شت نازانی چێوە چوە لەبەرەوەی ئەو شەریکەی کە ئەو ئەپڵایدی سەفەری دروست کردیە چێە لە کێن دەردێ کو دروستکرایە ئەوانە هەمووی کێشن چەند ساڵێک پێشستا کەیس هەبووە دەماندیت کابرا داها دەیگۆ ڕسمی مۆبایلم تێکەڵ بۆ خەڵکی دیتدایە هەمان ئەپڵ ئایدی فرەشرا بووە 4 کەس یە هەر 4 کەس تێکەڵ دەبوو ڕسمی ئایلی تێدا بوو ڕسمی حەفلەی تێدا بوو ڕسمی نەشیاوی تێدا بوو کەسەکە گرت بووی بابەتی کە دەچنە دوکانی مۆبایلیش ئەگەر بابەت هاردوێر بی ئەسڵم پێویستی بۆ نیە پاسۆردی لەکنبی دوکاندارەکە ئەو کاتێک کە پێویستی بە فەحسێک هەیە دەتوانی بە خۆت لەوێ مەوجود بی
لەبەر چاوی خۆت بیکاتەوە بزانانی ئایا کێشەکە چارەسەر کراوەیاننا ئاخرەمە گوێمان لێ بووە شاشە گۆڕین داوای پاسوەردیان کردیە لە بۆ پاتری گۆڕین داوای پاسوەردیان کردی ئەتوو کە وەکو کچێکی دەبی ئەوە بزانی هیچ کەسێک نابێ ئەکسیسی مۆبایلی جەنابەتی هەبێ غێری خۆت ئەگەر کەسێکی شەیبێ دەبێت تۆ چاودێری بکەی لەو کاتەدا.